سڵاوی ئەحمەد زێباریتان لێ بە بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا لە هەولێرەوە لەگەڵتان دەبین بۆ ئەم دیدارە تایبەتە لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگیری دووەمی سەرۆکی پارلەمانی عێراق لەبارەی چەند پرسێکی گرنگی عێراق و لە نێویشیدا هەرێمی کوردستان و ناوچەکە. دکتۆر سپاس بەم دەرفەت. چ جۆرە هەڵسانگاندنێکت هەیە بۆ کاری حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی پاش تێپەڕبوونی ئەو ماوەیە پێت وایە ئەم حکوومەتە بتوانێت عێراق هەر هیچ نەبێت لە بەشێک لە قەیرانەکان دەربێنێت؟ ئەو بەرنامەی کە پێشکەشی کردبوو بەڕێز عادل عەبدولمەهدی بۆ حکوومەتەکەی خۆی بەرنامەیەکی تێر و تەسەل بوو، بەرنامەیەکی پڕاوپڕ بوو لە خزمەتکردن و لە دووبارە ئاوادانکردنەوەی عێراق و بەتایبەت ئەو شارە وێرانکراوەکان و بۆ هەر کارێکیشی وادەیەکی دانابوو، سەقفێکی زەمەنی دانابوو بە سێ قۆناغ. هەندێک کارەکان قۆناغی ئەی بۆ دانابوو بۆ نمونە لە مانجێک تا 3 مانگ، قۆناغی بی بۆ دانابوو لە 3 مانگ تا 6 مانگ و قۆناغی سێمیشی بۆ دانابوو نزیکەی ساڵێک لە ساڵێکدا ئەمانە تەواو بکە. ئەمە بەرنامەیەکی وەکو گوتم باش و تێر و تەسەل بوو، بەڵام ئێمە ئێستا ناتوانین بەڕای من ناتوانین ئێستا ئەمە قەرار و حکم لەسەر کارەکانی بدەین بە شێوەیەکی تەواو، لەبەر ئەوە تا ئێستا کابینەکەی تەواو نەبووە، چوار وەزارەتی ماوە کە تەواو نەبووە، کەواتە ئێمە ناتوانین بڵێین بۆ ئەو بەرنامەی کە تۆ پێشکەشی کردبوو جێبەجێ نەکردووە دەڵێ ئێوە حکوومەتەکەم بۆ تەواو بکەن تا من بتوانم بەرنامەکەی خۆم جێبەجێ بکەم. لەبەر ئەوە من پێم وایە ئەو دەستپێکێکی باش دەستی پێکرد و هەوڵیشی دا بۆ ئەم کارە و هەوڵەکە زیاتر پاش تەواوکردنی کابینەکەی بەدیار دەکەوێت، هەرچەندە ئێستا پەرلەمانی عێراق لە دانیشتنی وەرزی یاسادانانی دووەم کە لە 9/3 دەست پێ دەکات و دانیشتنەکە میوانداری بەڕێز عادل عەبدولمەهدی دەکا بۆ ئەوەی کە راپۆرتی خۆی پێشکەش بکات لەو ماوەی ڕابردوو چی کردووە. من دڵنیام لەوێ شەرباسی ئەوە دەکات، دەڵێ ئەگەر نەمتوانی بێ هەموو ئەوەی کە وعدم تێدا بەڵێنم داوە کە جێبەجێ بکەم، یەک لە هۆکارەکان ئەوە بووە کە کابینەکە تەواو نەبووە. لەبەر ئەوە کە پاش تەواوبوونی کابینەکە ئێمە دەتوانین لێ پێچینەوە و بە دوواداچوونی لەگەڵ بکەین. ئەمە لەلایەکی دیکەشەوە بەڕاستی بوونی هێزی سیاسی لە دەرەوەی حکوومەت و بوونی هێزی سیاسی لە دەرەوەی پەرلەمان ئەمە دیسان کێشەیەکی دیکەیە، هەم بۆ پەرلەمان دروست دەکات هەم بۆ حکوومەت دروست دەکات، لەبەرەوەی بۆ خۆی وا پێویست دەخوازێ وا پێویست دەکات کە هەموو ململانە سیاسەکان لە ناو پەرلەمان بن و حکوومەتیش خەریکی پێشکەشکردنی خزمەتگوزاری و جێبەجێکردنی بەرنامەکەی خۆی بێ، بەڵام نە پەرلەمان دەتوانێت وەکو پێویست بڕیارە چارەنووسسازەکان بدانە، حکوومەتیش دەتوانی وەکو پێویست ئەم خزمەتگوزاریانە و پرۆژەی گەورە جێبەجێ بکات. لەبەر ئەوەی زۆربەی بڕیارەکان لە دەرەوەی پەرلەمان دەدرێن و سەرکردە سیاسیەکان ئەوانەی کە دەریش چوون بۆ پەرلەمان ناویشان پەرلەمانتارە، بەڵام زۆربیان تا ئێستا نهاتوون سوێندی یاسایی بخۆن، کەواتە نایان لە پەرلەمان دابنیشن و لەوێ بڕیارەکان بدەن، بۆیە تا ئێستا بڕیاری چارەنووسساز لە دەرەوەی پەرلەمان دەدرێت و ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە لەوانەیە حکوومەتیشی ئیفلیس کرد دەبێت نەیتوانی بێوەکو پێویست بەرنامەی خۆی جێبەجێ بکات. بەڵام بە هەر حاڵ ئێمە چاڕوانی ئەوە دەکەین کە لە دانیشتنەکانی وەرزی دووهەمی یاسادانان کابینەکە بۆ حکوومەت تەواو بکەین، اینجا لێپێچینەوەی لەگەڵ بکەین. لە نێو پەرلەمانی عێراقدا چۆن ڕافتار لەگەڵ بڕیارەکانی عادل عەبدولمەهدیدا دەکرێت؟ وەک دەزانین سەرۆکوەزیرانی عێراق سەربەلایەنێکی گەورەی پەرلەمانی نییە. پەرلەمان کارەکەی ئەوەیە هەم یاسا دادەنێ بۆ حکوومەت و حکوومەت پێویستە جێبەجێی بکە، بۆیە پەرلەمان ناوی دەسەڵاتی یاسادانانە و حکوومەتیش ناوی دەسەڵاتی جێبەجێکارە و کاری دووهەمی پەرلەمانیش ئەوەیە بە دوواداچوون و چاودێریکردنی حکوومەتە. ئێمە هەر بڕیارێک کە حکوومەت دەری دەکات ئەم بڕیارە تەماشا دەکەین ئایا لە چوارچێوەی ئەو بەرنامەی خۆیەتی یان لە دەرەوەی بەرنامەکەی خۆیەتی. ئەگەر لە دەرەوەی بەرنامەکەی خۆی بوی پێی دەڵێن بۆ لە ناو بەرنامەکەی خۆت نییە، بۆ ئەم بڕیارە پێچەوانەی ئەو بەرنامەیە کە تۆ پێشکەشی کردو بۆ ئێمە، کەواتە دەبێت هەر بڕیارێک هەر کارێک کە حکوومەت دیکە لە چوارچێوەی ئەو بەرنامەی دابێت کە ئەو پێشکەشی ئێمەی کردووە و هەر وەزارەتێکیش کە بڕیارێک دەدا یان کارێک دەکا پێویستە ئەویش دیسان لە چوارچێوەی بەرنامەی وەزارەتەکەی خۆی دابێت.
اینجا ئێمە لە پاشان چاودێری دەکەین بەزین تا چ ڕادێک جێبەجێ کردووە و تا چ ڕادێک پێشکەوتوو بووە لەم بارێدا تا ئێستا پەیوەندی نێوان پەرلەمان و نێوان حکوومەت پەیوەندێکی ئەکتیڤە پەیوەندێکی نۆرماڵە و ئێمە بە چاک سەیری دەکەین بە باش سەیری دەکەین و پێویستە ئەم تەنسیق و هەماهەنگیە لە نێوان پەرلەمان و لە نێوان حکوومەتدا هەبێت تا بتوانین کارەکان بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ دەناوەکو زاڵبوون بەسەر یەکدی یان چاولێک سوورکردنەوە یان هەر یەک لە پەرلەمان و حکوومەت بێوێ ئەوەی دیکە قۆڕق بکە یان ئەوەی دیکە وەلا بنێ ئەمە خزمەت بە وڵات ناکات. قەیرانی ئاینزایی لە عێراقدا یەکێکە لە دووسە مەترسیدارەکان بەڕای هەندێک چاودێر گومان و پرسیارێکی زۆر دەخاتە سەر ئایندەی عێراق. ئایا ئێستا عێراقیەکان سەرکردە باڵەکانی عێراقی بەپێی ئەوە زمانەی کە جەناب هاتە لە بەغدا لەوە گەیشتون کە ئەم قەیرانە ئەم تایفەگەریە چیدی ناتوانێت لە بەرژەوەندی خەڵکی عێراقدا بێت؟ وابزانم ئەو مەسەلەیە مەسەلەی حکمێکی فیۆقراتی یان حکمێکی ئاینی بەناوی مەزهەبەوە ئەمە سەرکەوتوو نەبوو لە عێراقداوە سەرکەوتوش نابێ بەڵگەشمان ئەوەیە تا ئێستا قۆڕخکاری ماوە تاکو ئێستا گەندەڵی هەر لە ئاستێکی بەرزدایە و تاکو ئێستا حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق کە لەسەر ئەساسێکی ئاینی دامەزرابوو نەیان توانی عێراق ئاوادان بکەنەوە و نەیان توانی خزمەتگوزاری باش پێشکەش بە شارەکان بکەن جگە لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بەڕاستی لە مەسەلەی خزمەتگوزاری و لە مەسەلەی بەرەو پێشچوونی ئیداری و سیاسیدا زۆر جیایە لە عێراق ئەمە نەک بە گوتەی ئێمە بەڵام بە گوتەی خەڵکانێکی دانیشتووی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەوان دەڵێن هەرێمی کوردستان قۆناغی زۆر لە پێش ئێمەیە لە بواری ئاوەدانی لە بواری سەقامگیری ئیداری و ئەمنیشدا دیسانەوە و بەڵگەش بۆ ئەمە ئەوەیە کە بینیمان بەم دوایانە چەندین خۆپیشاندانی ناڕەزایی لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقدا ئەم خەڵکە ناڕازی بوو لە ئەدای حکوومەتێک لە دوایەکانی عێراق لە 2003 تاکو ئێستا بەناوی ئەوە کە بەناوی مەزهەب و بەناوی دینەوە کە حکوم دەکرا خەڵکانێکی ئاودیدی هەمان مەزهەب یان خەڵکانێکی سەر بە هەمان مەزهەب و سەر بە هەمان تایفە اینجا گلەیی و گازەندەیان لەو کەسانە دەکرد کە بە ناوی مەزهەبەوە حکومیان کردووە کە بە ناوی مەزهەبەوە حکوومەتیان پێشکەش کردووە وەگوتی ئێوە سەر نەکەوتن و نەتانتوانی خزمەتگوزاری پێشەی و ئێمە لە نەهامەتەکان ڕزگار بکەن بەسە بۆ ئەوە کە تاکو ئێستا شارێکی وەکو بەسڕە شارێکی وەکو ناسریە شارێکی وەکو عمارە و سماوە تا ئێستا بچووکترین خزمەتگوزاری تێدا پێشکەش نەکراوە تا ئێستا لە 1985 گەنجانی ئەم شارانە بێکارن دەسوڕێنەوە بە بێکاری لە بێکاریشدا زۆرشتی خراپ دروست دەبێت ئەم گەنجانە لەوانەیە زۆربیان ڕوو لە گروپە تیرۆریستەکان دەکەن لە بێکاری و لە نەبوونی بژێوی ژیان ڕوو لە مادە هۆشبەرەکان دەکەن ڕوو لە زۆر شتی دیکە دەکەن کە لە پێچەوانەی بەرژەوەندی خۆیان و وڵاتەکەشیانە بەسە بەڵگە بۆ ئەوە کە شارێکی وەکو بەسڕە تاکو ئێستا کە دەتوانم بڵێم لە 1985 بودجەی عێراق لە بەسڕەدا بین دەکرێت ڕۆژانە 3.5 ملیۆن بەرمیل نەوت دەردەهێنرێ و بودجەکەی دەچێت بۆ عێراق اینجا ئەم شارە ئاوی خواردنەوە نییە بیخواتەوە جادە و شەقامێکی چاک و باشی تێدا نییە ئەم خەڵکە هەمووی کە دەردەچن بۆ نیشاندانی ناڕازایی خۆیان بۆ خۆپیشاندان هەموو لەبەر ئەوەیە داوای خزمەتگوزاری دەکەن داوای مافەکانی خۆیان دەکەن داوای ئاوێکی خاوێن دەکەن داوای کار دەکەن داوای ژیانێکی پڕ کەرامەت دەکەن کە لە دەستوری عێراقیدا هاتووە عێراقیەکان شایستەی ژیانێکی کەرامەت و ڕێزن بۆیان دابین بکرێت ئەو هەموو بوجە زەبەلاحی عێراق اینجا پەشی ئەوە ناکە کە خزمەتگوزاری دابین بکرێت ئەمە هەموو لە پای چی هەموو لە پای ئەم فەلسەفە مەزهەبی و تایفەگەری کە حکوومەتەکان لەسەری دامەژابوون بۆیە ئێستا هەم لایەنە سیاسیەکان و هەم سەرکردە سیاسیەکان و هەم جەماوەری عێراقیش بە تایبەتی باشوور و ناوەڕاست کە زۆربیان سەر بە هەمان مەزهەبن ئەمان دژی ئەوەنە کە چی دیکە مەزهەبیان تایفەگەری ببێتە ئەساس بۆ حکومڕانی عێراق زۆر جەخت لەوە دەکرێتەوە کە شەڕی داعش بەرە و کوتای هاتنی یەک جارێکی دەڕوات وەک دەزانرێتیش هێزەکانی حەشدی شعبی بۆ بەرەنگاربوونەوەی داعش پێکێنڕە ئایا لەگەڵ کوتای هاتنی داعش هێزەکانی حەشدی شعبی
هەڵدەوەشێندرێتەوە لە عێراقدا؟ داعش کۆتایی نەهاتووە و لە ئایندەیەکی نزیکیشدا من پێشبینی ناکە بکە کۆتایی بێ لەوانەیە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی سەربازیەوە هەندێک لاواز بوو بێ و هەندێک شوێنی لەدەستدا بێ لە عێراق شوێنەکانی کەم بۆتەوە کە لەدەستی ماوە بەڵام لە ڕووی فکریەوە لە ڕووی دید و بۆچوونەوە ئەم فکرە هێشتا هەرمە ئەم ئایدیایە هەیە لەناو گەنجاندا و لەناو عێراقدا و یەک لە هۆیەکان وەکو گوتم نەبوونی خزمەتگوزاری و شکستهێنانی حکوومەتێک لە دوایەکانی عێراق لە ڕزگارکردنی عێراق لەو هەموو نەهامەتی و نەکبەتیانە وای کردووە کە تیرۆر و هەروەها ئەم گروپە تیرۆریستیانە زیاتر گەشە بکەن و خەڵک ڕویان تێبکە بۆ ئەوی بەلای کەم بژێوی ژیانی لای ئەوان دەست بکەوێت بۆیە بیری توندڕەوی ئەوە هەرماوە پێویست بۆ دەکا کە هەمومان حکوومەت و پەرلەمان و نخبەی سیاسی و ڕۆشنبیری و دامەزراوە ئاینیەکان دامەزراوە ڕۆشنبیریەکان دامەزراوە میدیایەکان هەر هەمویان یەک بەرنامەی تۆکمان هەبێ لە قۆناغ بە قۆناغ بۆ ڕوبەڕووبوونەوەی بیری توندڕەوی شامبەشانی ڕوبەڕووبوونەوەی عسکەری چونکە تەنها ڕوبەڕووبوونەوەی عسکەری بۆ ئەو مەسەلەیە بەس نییە بەڵکو پێویستە ڕوبەڕووبوونەوەیەکی ئایدۆلۆژیایش بکرێ دژ بە هەموو بیرێکی توندڕەوی لە عێراقدا. ئێستا کە حەشدی شعبی ماوەتەوە و لە بودجە عێراقیشدا دارەیەکی بۆ تەرخانکراوە دارەیەک کە زیاتر لەو دارەیە بۆ پێشمەرگە و لەشکری عێراقی دادەنرێتن کێن ئەو جیاوازیان دروست کردووە ئایا ئێرانیەکانن یان عێراقیەکان؟ حەشتی شعبی دیارە کە بە فتوای مەرجعیەت دروست بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ڕوبەڕووبوونەوەی داعش ئەمە پێویستە ڕێک بخرێتەوە لە ناو سوپای عێراقدا چونکە بەپێی دەستوری عێراقی ناکرێ هیچ هێزێکی چەکداری لە دەرەوەی سوپای عێراق لە دەرەوەی هێزی نیزامی عێراقیدا بوونی هەبێ بۆیە ئەمڕۆ سبەی پێویستە بە زووترین کات ئەگەر دەیانەوێ وەزعی حەشتی شعبی بێتە وەزعێکی یاسایی و دەستوری پێویستە ئەم دامەزراوەیە جێی بکرێتەوە لە ناو سوپای عێراقدا این کار ناکرێ ڕۆلیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆر و شامبەشانی هێزەکانی پێشمەرگە شامبەشانی هێزەکانی سوپا و پۆلیسی فیدرالی ڕۆڵێکی باشیان بینیوە بەڵام لەگەڵ ئەوەش داین دیسان کە ئەمە لە چوارچێوەیەکی یاسایی و دەستوریدا ئەم کێشەیە چارەسەر بکرێ و چیدی ئەو میلیشیانە نەمینێن لە دەرەوەی یاسادا. لە 15 ساڵی ڕابردوودا زۆر گوێمان لە گلەی و گازنەی خەڵک دەبوو کە لە نوێنەرانی کوردیان دەکرد ئەوانەی لە بەغدان کە وەکو پێویست خزمەتیان بە خەڵکی هەرێمی کوردستان نەگەیاندووە ئەی بۆ ئێستا چۆن لە کاتێکدا کە پەرتەوازەیەکیان پێوە دیارە نەک هەر لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقیش. ئێمە ناڵێن ئەوانی پێش ئێمە لە نوێنەرانی کورد لە بەغدا هیچیان نەکردەوە چونچی لەوانەیە 4 ساڵی دیکە خەڵک هەمان قسە بە ئێمەش بڵێ ئەوان کاریان کردووە بەڵام لەوانەیە کەش و هەوای سیاسی ئەو کات هەر ئەوەندە بێ هەر ئەوەندە مەودا و مەجالی و ئەوانی دابێ و هەلیان بۆ ڕەخسابێ کە ئەوەندە کارە بکەن بۆ ئێمە ئێستا لەوانەیە هەلێکی باشتر هەیە کە بتوانین زیاتر پێشکەش بکەین ئەوە معنایەوە نییە ئێمە لەوان باشترین نا ئەوان بەپێی توانای خۆیان و بەپێی ئەو هەلو مەرجەی کە ئەو کات هەبووە ئەوان کاری خۆیان کردووە ئێمەش بەپێی ئەو هەلو مەرجەی کە ئێستا هەیە ئەم کارانە ئەنجام دەدەین ئێستا پەیوەندی نێوان هەرێم و نێوان بەغدا ڕوو لە باشیە ڕوو لە کرانەوەیە بۆیە ئێمە دەستکراوەترین لە ئیش و لە کار و لە ماندووبوون فلەبەر ئەوە ئێمە ئومێد دەخوازیینی کە ئەم پەیوەندیە بەرەو باشی بڕوا و بتوانین ئێمەی نوێنەرانی کورد لە بەغدا زیاتر داکۆچی لە ماف و داخوازیەکانی میلەتی خۆمان بکەین بەدڵنیاییەوە ئێمە چەند فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا چەندە لێک نزیک بین و چەندە تەنسیق لە نێوانماندا هەبێ ئەوەندە دەتوانین کاری زیاتر بکەینەوە دەتوانین دەستکەوتی زیاتر بۆ میلەتی خۆمان وەدەستبینین ئەم لێک نزیک بوونەوەی بەغدا لەکوێوە دێ سەرچاوەکەی لە کوردستانە ئەگەر لایەنەکانی کوردستان و حیزبە کوردیەکان لە کوردستاندا گرژی نێوانیان کەم بکەنەوە و لێک نزیک ببنەوە و ڕێککەوتن لە نێوانیاندا هەبێ ئەو کات ئێمەش لە بەغدا بەدڵنیاییەوە لێک نزیکتر دەبینەوە و گرژی لە نێوانماندا نامینێ بەڵام ئەگەر لێرە گرژی هەبێ
بێگومان ئەم گرژیە ڕنگ دەداتەوە لەسەر پەیوەندیەکانی ئێمە لە بەغدا و بۆ ئەو مەبەستەش ئێمە پێشماوەیەک دەستمان کرد بە زنجیرە سەردانێک بۆ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و پێمان گوتن بە ڕاشکاوانە گوتمان ئەگەر ئێوە لێرە ڕێک نەکەون داوای ڕێککەوتن لە ئێمەش مەکەن لە بەغدا کە ئێمەی نوێنەرانی کورد لە بەغدا ڕێک بین چونکە ڕێک نەکەوتنی ئێوە لێرە ڕنگ دەداتەوە لەسەر ڕێک نەکەوتنی ئێمە لە بەغدا بۆیە داواتان لێ دەکەین ئێوە ڕێک بکەون و هەندێک لە سەقفی داواکاریەکانتان کەم بکەنەوە بۆ ئەوەی ئەو تەوافق و ئەو ڕێککەوتن نێوانتان هەبێ و ئەو گرژەی نێوانتان نەبێ بۆ ئەوی هەم هەرێمی کوردستان ڕزگاری بێ لە ناخۆشی و تەنگ و چەڵەمە و هەم ئێمەش لە بەغدا بتوانین زیاتر داکۆچی لە مافەکانی هەرێمی کوردستان بکەین. ئەگەر ئەو بڕانەوتەی کە عێراق داینەوە هەرێمی کوردستان ڕادستی بکات لە بەرامبەردا بودجەی بۆ بنێرێتن ئەو بەشە بودجەی کە دیاری کراوە مەبەستمە بزانم چین ئەو گرفت و بربەستانەی کە ئەگەر هات و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕانەوتەی ڕادستی بەغدانە کرد لە کاتێکدا کە ئێمە بینیمان لە خۆپێشاندانەکان و خۆپێشاندانی فەرمانبەران زۆر گلەی ئەویان دەکرد و داواکاریان ئەو بوو کە هەرێمی کوردستان نەوتی خۆی ڕادستی بەغدا بکات بۆی هەریچ نەبێ مۆچەکانیان وەک خۆی لێبێتەوە. فەرمانبەران و پێشمەرگە و موچەخۆرانی هەرێمی کوردستان مافی خۆیانە کە داوای مستحقات و شایستە دارایی خۆیان دەکەن داوای موچەی خۆیان دەکەن بەڵام دەبێت ئێمە بزانین بەڕاستی ینی داواکاریەکانی ئێمە لە بەغدا تەنها موچە نییە و شەڕی ئێمە لەگەڵ بەغدا تەنها مەسلەی موچە و نەوت نییە شەڕی ئێمە شەڕی خاکە شەڕی ئێمە شەڕێکی زۆر گەورەترە لە نەوت و لە بودجە و لەو شتانە ئێمە شەڕێکی نەتەوەیی دەکەین بە درێژایی ساڵ شەڕ لەگەڵ عەقلیەتێک دەکەین لە بەغدا کە دان بە بوونی کورد نانێ دان بە قوارەی سیاسی و نەتەوەیی تۆ نانێ کێشەکە ئەوە لێرێدایە و ئەو شتانەی کە لە ڕابردووشدا بوو لە مەسلەی ڕادەست نەکردین نەوت بۆ خۆمان فرۆشتن و ئەوانە ئەمە هەر بۆ هەندێ بوو کە ئێمە بتوانین هەرێمی کوردستان بپارێزین لە هەیمەنەتی سیاسەتی بەغدا کە لە حکوومەت ڕابردووەکان چەندین بڕیار و چەندین ڕێکاری دژ بە هەرێمی کوردستانیان جێبەجێ دەکرد بۆیە زەمانەت نەبوو کە دیسان بەغدا سیاسەتێکی تاکڕەوانەی سنترال دژی ئێمە دژی هەرێمی کوردستان بەکار نەهێنی و ئەو زوڵمانەی کە لە ڕابردوو کراوە دیسان دووبارە بکاتەوە لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بڕیاریاندا کە بەو شێوەیە نەوت بۆ خۆمان دەربێنین و بۆ خۆمان بفرۆشین ئەوە مەسلەیەکی نادەستوریش نییە لە عێراقدا مەسلەیەکی نایاسایی نییە بخۆی دەفرۆشی و بەشی خۆی دەردەینێت چونکە بودجەی هەرێمی کوردستان و بژێوی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانەوە نەک تەنها بە موچە لە موچە لە پرۆژەکان لە نەفەقاتی سیادی و حاکیمە لە هەموو بوارەکاندا لە پەرەپێداندا ئەمە مافێکی دەستوریە لەسەر حکوومەتی عێراق چۆن حکوومەتی عێراق بۆ شارەکانی دیکەەوە دابین دەکات دەبێت بۆ هەرێمی کوردستانش دابینی بکە بەڵام کە ئەوەی دابین نەکرد چەند ساڵان نیوەی مستحقاتی خۆشمانی بۆ دەدەنا لە هەرێمی کوردستان بۆیە هەرێمی کوردستان مەجبور بوو هەڵبستی ئەم بڕیارە بدات کە نەوتەکە بۆ خۆی بفرۆشێ هیچ گەرانتیەک زەمانەتێک هەیە کە ئەم حکوومەتەی عادل عەبدولمەتیش بە هەمان شێوەی حکوومەتەکانی ڕابردوو مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکات ئێوە وەکو کاربەدەستانی کورد لە نێوشیدا مەبەستمە جەنابەت ینی چ گەرانتیەکتان وەرگرتووە لە حکوومەتی عێراقی یاخود ینی لایەنی سیام لە نێو هەموو ئەو ڕێککەوتنانەدا هەیە کە ئێوە و حکوومەتی عێراقی دەیکەن گەرانتیەکەی ئەو جارە ئەوەیە کە پێش 2019 لە هەموو ساڵەکانی دیکە هەموو اتفاقاتی سیاسی و ئابوووریەکان تەنها بە اتفاقاتەشی زارەچی بووە لە نێوان سیاسەکانی هەرێم و سیاسەکانی بەغدا بووە ئەمە اتفاق بووە تەنها یعنی بە یاسات نەچەسپێنراوە بە نووسرا و نەبووە بۆ شتێک نە بۆ سوێنێ بڵێن ئەو ئەگەر نکۆڵی لێکرد ئەمە لە دادگای فیدرالیدا بتوانین پێشکەشی بکەین و داوای مافەکانی بکەین بۆیە کە اتفاقی سیاسی بووە لەگەڵ تێکچوونی پەیوەندی سیاسی اتفاقەکەش هەڵوەشاوەتەوە نەماوە بەڵام ئەم جارە نا لە ناو یاسادا جێبەجێمان کردووە جێگیر کراوە کە بەشی بودجە هەرێمی کوردستان ئاوایەوە نەوت ئەگەر تەسلیم بکە ئاوایە نەوت تەسلیم نەکە ئاوا مامەڵی لەگەڵ دەکرێت و ئەم بەشە بودجەی فەرمانبەران چەسپێنراوە ئەگەر بێت و نەوتیش ڕادەست نەکرێ بەشی ئەوەندە بودجە لە بەغداوە دێکە بەشی موچە بکە کەواتە زەمانەتەکە ئەوەیە کە لە یاسا تەسپێنراوە و حکوومەت ناتوانانی خۆ دژی یاسا بێ یاسا جێبەجێ نەکە
هەر کاتێک ئەم یاسا جێبەجێ نەکرا ئێمە وەکو نوێنەری کورد و هەم وەکو پەرلەمانی عێراق دەتوانین لە دادگای فیدرالی عێراقدا داوا تۆمار بکەین لەسەر حکوومەتی عێراقی و ملکەتی بکەین بۆ جێبەجێکردنی یاساکە. بەڵام دکتۆر زۆر جار لە عێراقدا یاساکان پێشێل دەکرێن بۆیە پرسیاری ئەوم کرد کە لایەنی سێم لەنی ئەو ڕێکەوتنانەدا هەیە کە لەنێوان ئێوە و حکوومەتی بەغداد لایەنی سێم ناکرێ خۆ بێتە ناو یاسا چونکە عێراق وڵاتێکی سیادیە یعنی سیادی خۆی هەیە خۆ ناکرێت تۆ بچی وڵاتێکی دیکە بینی وەرە لە نێوان ئێمە بە شاهید بە ئەمە ناکرێ تەنیا زەمانەت دەستور و یاسایە. بەڵام وەکو جەناب گوت پێشێل دەکرێت بەڵێ وایە ماما ئێستا هەتا ئێستا 55 مادەی دەستور جێبەجێ نەکراوە و پێشێل کراوە کەواتە ئەگەر لە وڵاتێک زەمانەت بۆ دەستور نەبێ زەمانەت بۆ یاساش نابێ. بەڵام ئێمە ئەوەندە دەتوانین کە ئەمە بەکاربێنین وەکو شایەت بکەین لە دادگای فیدرالی ئەگەر وەڵامی نەداینەوە دەتوانین لە دادگای نێو دەوڵەتەکان ئەو کاتشکاتی دەکەین. ئەی بەدیلی ئێوە چیە گەر ئەمجارە حکوومەتی عێراقی بۆ نمونە بودجە و موچەی هەرێمی کوردستانی بڕی ناتوانێت بیبڕێ لەبەر ئەوەی وتبن یاسایە بەدیلەکە ئەوە ئێمە ڕوو لە دادگا دەکەین بە دادگا مافەکانی خۆبنەوە دەگرینەوە. دکتۆر بەشیر حەداد جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ جەنابیشتان.